دابینبوونی مافەسەرەتاییەکانی ئینسان لە یەکەم دەستکەوتەکانی سەرکەوتنی شۆڕشی ئێران دەبێت. ئەمڕۆ شەممە 10 مانگی دەسەمبر بەرامبەر لەگەڵ 19 مانگی سەرماوەز ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤە. 74 ساڵ لەوە پێش لەوەها ڕۆژێکدا مەنشوری جیهانی مافەکانی مرۆڤ وەک سەنەدێکی جیهانی و پێویست بۆ ڕەچاوکردن لەلایەن کۆمەڵەیە گشتینەتەوە یەکگرتوەکانەوە پەسەند کرا. لەمڕۆدا لەگەڵ ئەوەی کە زۆربەی دەوڵەتانی دنیا ناوڕۆکی ڕاگەیاندنی جیهانی مافەکانی مرۆڤیان بە ڕەسمیەت ناسیوە و تەنانەت ئاوێتەی یاسا بنەڕەتەیەکانیشیان کردووە، بەڵام بەردەوام ئەم مافانە لە زۆر وڵاتدا پێشێل کراوە. لەم نێوانەدا کۆماری ئیسلامی ئێران ڕێکۆردداری پێشێلکردنی مافەکانی مرۆڤە لە ئاستی دنیادا. بەپێی ئەو سەنەد و قەتعنامانەی کە ساڵانە لە بواری پێشێلکرانی مافەکانی مرۆڤ لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانەوە بڵاو دەکرێنەوە، کۆماری ئیسلامی هەموو ساڵێک لە ڕیزبەندی سەرەوەی پێشێلکرانی سیستماتیکی ئەم مافانەدایە. هەموو ڕاستیەکە ئەوەیە کە ئاست و قوڵایی ئەو جنایەتەی کە لە ماوەی 23 ساڵی حاکمیەتی کۆماری ئیسلامیدا بەسەر خەڵکی ئێراندا داسەپاوە زۆر زیاترە لەو تاوانانەی کە لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکاندا لە دژی ڕژیمی ئیسلامی باس دەکرێن. لە زیندانەکانی ڕژیمی حاکم بەسەر ئێراندا گەلێک ئینسانی شەریف لە بەردەربڕینی بیر و بۆچوونیان خراونەتە سیاچاڵ و زیندانی کراون و لە کەمترین مافە ئینسانیەکانی بەهرەمەند نییە و مۆتەکەی مەرگ بەردەوام بەسەر سەریانەوە دەسوڕێتەوە. ئەشکەنجە و شلاق لێدان لە ژێرناوی حەدی شەرعی و تەعزیر بەڕەسمی هاتوونەتە نێو یاسای جەزایی کۆماری ئیسلامیەوە. ئەم ڕژیمە بەرزترین پلەی ئەعدام ئینسانەکانی بۆ خۆی تەرخان کردووە و ڕژیمێکەکە منداڵانی کەمتر لە 18 ساڵ لەدار ئەدات. هەر ئێستا زیاتر لە 15,000 کەس تەنیا بە هۆکاری ئەوەی کە ڕژیمی دەسەڵاتداریان ناوێ لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەندکراون و لە ژێر ئەشکەنجەی جەستەیی و دەرونیدان. لە ماوەی ئەو 3 مانگەی بەسەر ئاخێزی شۆڕشی خەڵکی ئێران تێپەڕیوە نزیکەی 500 کەس لەسەر شەقامەکان لەلایەن ڕژیمەوە کوژراون. لە نێو گیان بەختکردوواندا لانی کەم 60 کەسیان منداڵ و تازەلاوی کەمتر لە 18 ساڵ بوون. ژمارێک لە گیراوەکان لە ژێر مەترسی ئەعدامدان. هەر ئەمڕۆ لە ساڵیادی ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤدا لە سەرتاسەری ئێران مانگرتن و ناڕزایەتی بۆ دەربڕینی قین و تووڕایی سەبارەت بە ئەعدامکرانی موحسن شکاری لاوێکی 23 ساڵە کە ڕۆژی پێنجشەممە بە تاوانی درۆیینە لەلایەن جەنایەتکارانی ئیسلامی و ئەعدامکرا لە ئارادایە. ئەگەرچی ڕاگەیاندنی جیهانی مافەکانی مرۆڤ وەڵام دەرەوەی بنەڕەتی ترین کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکانیە، بەم حاڵەشەوە ناوەڕووکەکەی بەرهەمی خەباتی کرێکاران و ئازادی خوازانی دنیاە. هەرهەنگاوێک پاشەکشەی نظامی سەرمایەداری لە بەرامبەر مافە سەرەتاییەکانی باسکراو لە نێو ئەو جارنامەیەدا تەنیا بە گیانبازی و فداکاری لێبڕاوانە دەستەبەر بووە و بۆرژوازی جیهانی لە کۆتاییدا ناچار بوو بە گونجاندن و ناوبەندیکردنی پێویست لەگەڵ بەرژەوەندیەکانی هاو ئاڕاستەی بکات و لە مێژوودا بە ناوی خۆی توماری بکات. ئەم مەنشورە لەگەڵ ئەوەدا کە بنەما سەرەکیەکانی نظامی سەرمایەداری ناباتە ژێر پرسیار و ڕێز لە ئەساسی چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسانەکان دەگرێت، بەڵام ئەم ئاستەشدا تەنانەت هێشتا لە پێشکەوتووترین وڵاتانی سەرمایەداریشدا بۆ بەکردەوە دەرهاتنی بە تەواوەتی دەبێ خەبات بکرێت. ئێستا لە زۆربەی وڵاتاندا بە ئاشکرایی سەرەتاییترین مافەکانی ئێستان کە مافی ژیان بێت پێشێل دەکەن. پێشێلکرانی مافە ئینسانیەکان لە چوارچێوەی برسیەتی، قات و خڕی، هەموو جۆرە نەخۆشیەکی واگیردار، بازرگانی سێکس، قاچاقچیەتی مادەی هۆشبەر و هیتر تەنانەت لە مەنشوری جیهانی مافەکانی مرۆڤیشدا ئاماژەیان پێ ناکرێت. هەموو ئینسانێک دەبێ خاوەنی ئاستێک لە ژیانێکی گونجاو بێت بۆ دابینکردنی سڵامەتی و ڕفاهی خۆی و بنەماڵەکەی، بەتایبەت لەباری خۆراک، پۆشاک، مەسکەن، چاودێری پزیشکی و خزمەتگوزاری پێویست. مافی هەموو ئینسانێکەکە لە کاتی بێکاری، نەخۆشی، کەمەندانبوون، جیابوونەوە، پیری یان هەر لایەنێکی دیکەوە خاوەنی دابینبوونی کۆمەڵایەتی بێت.
هیچ حکوومەتێک و هیچ کەسێک مافی ئەوەی نییە ئینسانەکان لەبەر ڕەنگ، نەتەوە، جنسیەت، تەمەن، بیر و بۆچوون، هەڵبژاردن و سەلیقەکانیان لەو مافانە بێبەش بکات. ئازادی بەیان و ڕێکخرا و پێکێنانی کۆڕ و کۆمەڵ لە زۆمرەی مافە سەرەتاییەکانی هەر ئینسانێکە و نابێ بە هیچ بیانوەیەک لێ بەرتەسک بکرێتەوە. هیچ کەس نابێ بخرێتە ژێر ئەشکەنجە یان مجازات و کردداری زاڵمانە دژە ئینسانی و سوکایەتی ئامێزەوە. هەر کەسێک کە تاوانی خەتاکاری خرایە پاڵ وەک بێتاوان دەناسرێت تا کاتێک کە لە جەریانی دادگاییکردنی بە ئاشکرایی کە تیادا ئیمکاناتی پێویست بۆ داکۆکیکردن لە خۆی فراهەمکرابێت و خەتاکەی تیادا بسەلمێنرێت. مافەکانی مرۆڤ تەنیا کاتێک بە تەواوەتی دەستەبەر و زەمانەت دەکرێت کە جیاوازی چینایەتی لە ئارادا نەبێت و ئینسانەکان خاوەنی ئیمکانات بن و لە ڕفاه و خۆشبژیوی کامڵدا بژین. هەڵبەت ئەمەش لە کۆمەڵگەیەکدا کە بنەماکەی لەسەر چۆستانەوەی ئینسان بەدەستی ئینسان بیناکرابێت و ئامانجی بەرهەمهێنان نەک دابینکردنی نیازی ئینسانەکان بەڵکو دەستەبەرکردنی قازانج بێت زەمانەت ناکرێت. ئەو کۆمەڵگایەی کە خاوەنی وەها تایبەتمەندیەکە تەنیا کۆمەڵگای سوسیالیستیە. بۆ دەستەبەربوونی وەها کۆمەڵگایەکە تیادا مافە ڕاستەقینەکانی مرۆڤی تیادا زەمانەتکرابێت دەبێ خەبات و تێکۆشان بکرێت. بەڵام تا ئەو کاتێکە کۆمەڵگای بەشەری بە تەواوەتی لە شەڕی نظامی سەرمایەداری ڕزگاری نەبوو بێت، ڕەچاوکرانی مافە سەرەتاییەکانی ئینسانەکان کە بەشێکی لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ داهاتووە بابەتێکە دەبێ ئیجرا بکرێت و بە ڕەسمیەت بناسرێت و بەکردەوە ڕەچاو بکرێت. هیچ دەوڵەت و ناوەندێک مافی ئەوەی نییە پێشێلکرانی مافە سەرەتایی و گەردوونیەکانی ئینسانەکان لە ژیر هیچ بیانوێکدا پاساو بکات. بێگومان دابینبوون و زەمانەتکرانی مافە سەرەتاییەکانی ئینسان لە یەکەم دەستکەوتەکانی سەرکەوتنی شۆڕشێکی شکۆردار دەبێت کە ئێستا لە کۆمەڵگە ئێراندا لە ئارادایە.